لە ئێستادا خۆشەویستان بەس لە سەرتەوەری سەرەکی حەڵقەی ئەمڕۆ دەکەین ئەویش سەبارەت بە ئەو بڕیارانی کە دەتوانرێت جێبەجێ بکرێت و پەسەندی بکەیت تایبەت بە بەشداربوون لە نێو حکوومەت بە مەبەستەوەیە کە پرۆسەی دەنگدان بە پرۆسەیەکی دیموکراسی کە جێبەجێ دەکرێت و ئازادی تاکەکانی کۆمەڵگا بەدەست دێنرێت. بۆ باسکردنی زیاتر لەسەرم تەوەرە دەچینە سۆدیۆکانمان لە شاری هەولێر کە زۆر بەڕێز عوبەیدە ڕەشید ساڵەیی نووسەر و لێکۆڵەر لەگەڵمان دەبێت بە شێوازی ڕاستەخۆ. سڵاو لێبێ کاک عوبەیدە، بانی باش بێ. ژیانت باش برا جوانەکەم. ڕێزتێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەڵام پێشەوەی باستم تۆرە بکەین راپۆرتێکمان ئامادەیە بە بینەری ئەم راپۆرتە بین و دەگەڕێینەوە لای بەڕێزت. هەڵبژاردن لە چەمکە مۆدێرنەکەیدا لا تەنها ڕێکارێکی فەرمی بۆ هەڵبژاردننی نوێنەران تێدەپەڕێت تا ببێتە پرۆسەیەکی سیاسی قوڵ کە پراکتیکی دیموکراسی بەرجەستە دەکات و نوێنەرایەتی ڕاستەوخۆترین میکانیزم دەکات بۆ بەرزکردنەوەی بەشداری هاوڵاتیان لە بڕیاردانی چارەنووسسازدا. ڕێگاکە لا سندوقی دەنگدانەوە بۆ بڕیار نەخشە ڕێگایەکە کە ئیرادەی تاک دەگۆڕێت بۆ ئیرادەیەکی دەستە جەمعی حکومڕان ڕاستەوخۆ کاریگەری لا سەرڕەوتی دەوڵەت دەبێت. سندوقی دەنگدان نوێنەرایەتی ئەو ساتەوەختە دامەزرێنەرە دەکات کە مافە سیاسیە سادەکان دەگۆڕدرێن بۆ کردارێکی هەستپێکراو. بەشداری هەڵبژاردن تەنیا ئەرکێکی نیشتیمانی نییە، مەشقێکی سەروەریە کە لەلایەن هاوڵاتیانەوە بۆ بەشکردنی دەسەڵات ئەنجام دەدرێت. کاتێک ئاستی بەشداریکردن بەرز بێت، براوەکان نوێنەرایەتی بەهێزی جەماوەری بەدەست دەهێنن. ئەمەش شەرعیەتێکی تۆکمە بە حکوومەتی نوێ دەبەخشێت کە توانای بەرگەگرتنی تەحەدیاتی هەبێت. ئەم بەشداریە بەرزە نوێنەرە هەڵبژێراوەکان با کارنامەی دەنگدەرانەوە دەبەستێتەوە و پژوێخستنی پرسە زەقەکانی کۆمەڵگە قورستر دەکات. لە بەرامبەردا بایکۆت یان لاوازی بەشداری ڕەنگە ببێتە هۆی گەیشتنی کۆمەڵێک کەس کە نوێنەرایەتی ڕاستەقینەی زۆرینە نەکەن و دواتر هێز و ئەعتیباری بڕیارەکانیان لاواز دەکات. بەڵێ عەزیزان، دووبارە دەگەڕێینەوە لای کاک عوبەیدە ڕەشید ساڵەیی. بەڵێ کاک عوبەیدەوەی بینەری بووین لە نێو ئەم راپۆرتە سەبارەت بە دۆسیە و پرۆسەی هەڵبژاردن کە بە پێی بڕیارەکان 4 ساڵجارێک کە ئەنجام دەدرێت بۆ ئەوەی پێکهێنانی حکوومەتێکی نوێ بێت. سەرەتا ئەگەر باس لە ئەم پرۆسەیە بکەین بە چ شێوەیەک دەڕوات، ئایا بە تەواوەتی شەفافیەتی تێدا ئەنجام دەدرێت و لە هەمان کاتیشا کە دەبینرێت کە ئەم پرۆسەیە بەشێکی زۆر ناحەزن لە بەشداریان، ڕابۆچوونی بەرزتان چییە؟ بەڵێ، لە سەرەتادا ئێمە ئازانین کە پرۆسەی دیموکراتی بە تایبەتی هەڵبژاردن لە پاش پرۆسەی ئازادی عێراقەوە قۆناغێکی نوێ بۆ عێراقیەکان کەوا چەندین خۆلەوە هاوڵاتیانی عێراقی بەشداریەکەن لە هەڵبژاردن. هەڵبژاردنش گزارشتە لە ویستی تاکی کۆمەڵگا کە بتوانێت بە ئازادانە ڕای خۆی دەربڕێت و هەروەک لێرەدا بتوانێت کە چوارچێوەی پەرلەماندا حکوومەتێکی نوێ پێک بهێنرێت. حکوومەتش بەکار ناهێنرێت یاخود بورە پێک ناهێنرێت لە ڕێگای هەڵبژاردن نەبێت. واتە ئەگەر هەڵبژاردن نەبێت شەرعیەتی یاسایی بە حکوومەت نادرێت. بۆیە ئەوە پێویست دەکات کە هاوڵاتیان لە ماوەی ئەم 4 ساڵەدا بگەڕن بە شوێنی ئەو کاندیدانەی کە بەڕاستی کە بتوانێت خزمەت بە هاوڵاتیان بگەێنێ. بۆ نمونە هەروەک سیستانی لە وتەیەکی ئەڵێ المجرب لا يجرب، واتە ئەوانەی کەوا لەوە پێش کە بینیمان ئەدایان چۆن بۆ پێویست ناکە کە جارێ دیکە بۆ نمونە لە چوارچێوەی پرۆسەی دیموکراتیدا هاوڵاتیان دەنگیان پێ بدات، چونەکی کارەکانی ڕابردویان ئەبێتە هۆی ئەوەی کەوا بزانین هاوڵاتیان تا چەند تەقیمی ئەدایی ئەو پەرلەمانتارە ئەکەن. بە کۆی گشتی پەرلەمانتار دەتوانێت کەوا کە دەنگی خەڵکە بگەێنێتە پەرلەمان و لە چوارچێوەی ئەکتیڤبوونی پەرلەماندا حکوومەتێکی کارە پێک دەهێنرێت.
بەڵێ باشە مامۆستا بەیت سەبارەت بە ئەو کارانی کە ئەنجام دەدرێت لە کاتی ڕێکلامکردن بۆ پرۆسەی دەنگدان کە ئەو کاندیدکراوەکان بەشێکی بچکۆلەی لەوان کە دەبینرێت کارەکان بە شێوەیەکی جیاواز ئەنجامی دەدەن. بۆ نمونە مەبەستم چێت لە شێوازەکان مەبەستم لەوەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕاگەندراوە بە شێوەیەکی بەرچاو و بەربڵاو سەبارەت بە فرۆشتنی یاخود کڕینەوەی دەنگی هاوڵاتیان. ئەمە یەکێک لەو خاڵانەی کە بەدڵنیاییەوە دوورە لە ئازادی بە مەبەستەوەیە خاڵێکی حەساس بەکاردەهێنرێت کە ئەویش پارەیە بۆ فرۆشتنەوەی دەنگەکان. ئایا بەڕابچوونی بەڕێزتان چییە مامۆستا سەبارەت بە ئەو کارانەی کە ئەنجام دەدرێت و دوور لە ئازادیە و لە هەمان کاتشە کە بە هیچ شێوەیەک بە مافی دیموکراسی هەژمان نەکرێت؟ بەڵێ پرسیارێکی جوانەیە. ئێمە بمانەوێ نەمانەوێ پرۆسەی هەڵبژاردن لە عێراقدا هێشتا نەگەیشتۆ تا ئەو ئاستەی کەوا هاوڵاتیان کەوا لێ ڕازی بن. بۆ نمونە هەروەکو ئاماژت پێ کرد چەند کاندیدێک هەڵدەسن لە ڕێگای کڕینی پیتاقەی دەنگدان یاخود بە پارە بێت یاخود بە دیاری گەورە مەزن بێت. ئەو کاندیدانە لەکوێیان بوو سێرەکەین بە مەلاین پارە خەرجەکەن بۆ هەڵمەتی هەڵبژاردن. ئەگەر حزبش سەر بە هەر حزبێک بێت بڕێکی پارەیە داتێ خۆ ئەو پارەی ناداتێکەوە ئەم برادەرە یاخود ئەم کاندیدا هەڵبسێ بە پارەڕژانێکی زۆر بەسەر خەڵکیە بەس فی سەبیل ئەوەی کەوە ناوی دەبچێ. باشە گاوا گریمان ناوی دەرچوو. ئایا هاوڵاتی چاوەڕوانی ئەوە ئەکات لەو کاندیدا کە بتوانێت کارا بێت و لا پەرلەمان ببێتە دەنگی حەقیقی هاوڵاتیان؟ بەتاکید نەخێر لەبەرەوەی ئەم دەنگی کڕیوە کە دەنگی کڕیوە یعنی دەنگی هاوڵاتی کڕیوە. ئایا ئەو هاوڵاتیە لە خۆی ڕازیە بێت دەنگی خۆی بفرۆشێ لە بێ پێ ناوی بڕاپارەیەکی بچووک دواتر ئەم کاندیدا با کەیف و سەفای خۆی لاف و گوزەرانی لێ بکەن ناو پەرلەمان و مزایدە بەسەر هاوڵاتیەوە بکات؟ بۆیە پێویستە هاوڵاتیان چاوکراوە بن. چەند ڕۆژێکی ماوە بۆ هەڵبژاردن پێویستە خاڵ لەسەر وشەکان دابنیان بزانین چیە بە حەقیقەت ئەتوانێت کارا بێت. یعنی ئێمە نامانوێت بڵین لە 100% نسبەیەکی گەورە دابنێن بۆ کاراکردنی هەموو پەرلەمانتار نەخێر بای ئەوە نشیان تایە و هیواشی تایە. بەڵام ئەوانەی کابتیان هەیە و کە ئەتوانن خزمەت بکەن پێویستە هاوڵاتیان بە شوێن ئەو کاندیدانە بگەڕێن چاو لەو کاندیدانە بکەن کە ئەوانەی خزمەتی کردووە کە ئەوانەی تیا هەیە گەنجە خوێنگەرمە حەزی بە خزمەتکردن هەیە. بەڵام کەسێکە کاندیدێک بەداخەوە لێرە و لەوێ لە ڕێگای حزبەکانیەوە یاخود خۆی وەزعی مادی باشە و دەڵەسێ بە بەخشینی پارە و دەمانچە و ئەملا ئەولا بۆ هاوڵاتیان ئەمە خۆی لە خۆیە بێتێت جێ گومان کە ئەمە ئەو هاوڵە ئەو کاندیدا بەڕاستی بۆ ئەوە ناڕوا بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بێ بەڵکو بۆ خۆپێگەیاندنی خۆیەتی نەنێ و پەرلەماندا بینیشمانەوە تا چەندین پەرلەمان هەیە کە خاوەنی چەندین سەرۆت و سامانن کە ئەمەش خۆی لە خۆیدا حەقی وایە دەستەی دەستپاکی بە شوێن ئەوانەیە بگەڕێنە کە ئایا ئەمەیان لەکوێ بوو چۆن پێیان کرد. هیوادارین ڕۆژانی داهاتوو بۆ شێوازە نەبێتەوە کە چەند ڕۆژێکە ئەو دیاردەبزیەوە ئەبیندرێ لە نێو کۆمەلگادا. بەڵێ مامۆستا بە دڵنیایەوە کە ئەو کارانی بە توانین بڵین بە جۆری نەشیاو بێت کە ئەنجام دەدرێت. زۆر جار هەیە مامۆستا سەبارەت بە ئەو ئەندام پەرلەمانی لە ڕابردوودا لە نێوخولەکانی ڕابردوودا بەشداریان کردبوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق با بڵین لە تۆڕەکانی ڕاگەیاندن لە سۆشیال میدیا دەردەچن و دەڵێن ئێمە بۆ نمونە دەستپاکنین و کاری نەشیاومان کردووە بەڵام دەبینرێت هیچ ڕەتێک نییە بۆ ئەو کەسانە. ئایا بەڕابچوونی بەڕێستانەوە مامۆستا سەبارەت بۆی کە ئەم کاندیدە نوێیانەی کە خۆیان ئامادە کردووە بۆ پێکێنانی حکوومەتێکی نوێ بە هەبوونی حاڵەتی وا لە ڕابردوودا بەڵام وەڵامی پێنەدراوەتەوە یاخود هیچ ئیجرائێکی بەرامبەر نەکراوەتەوە تا چ ڕادەیەک کاریگەری دەبێت لەسەر ئەم کاندیدە نوێیانە و کارەکانیان؟ بڵێ باوەڕت هەبێت هەر کاندیدێکەوە دووەم و سێم جاری بێکە ئەم جارش خۆی کاندی دەکاتەوە و تێوە گڵا بێ بەل هەر کارێکی گەندەڵی کاریگەری دەبێت لەسەر باری دەنۆنی و کەسایەتی و
ئادای کاری پەرلەمانتارەکانی کەش بۆچی چونکی ئەوڵێم پەرلەمانتارە فەرمو ئەوەی لە ماوەی 1-2-3 خولایە دانیشتووە ئەمە بە کەفی خۆی پارێکی باشی دەستکەوتووە و سەرۆت و سامانێکی کۆ کردوتەوە لە پای کارەکەی کە بە ناوی پەرلەمانە و بە هەستغلالکردنی کارەکەی لە لیژنەکانی ناو پەرلەماندا ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئەوەشایە بۆیە پێویستە لێرە دوو حاڵەتی گرنگ هەیە یەکەم هاوڵاتی دەبێت چاوکراوە بێت دەنگ بەو کاندیدانە نەدەن کەوا جێگومانە کەوا ئەدای ئەم لاواز بووە کەوا ئێستاکە نەک ئێستاکە سێرکە بۆ نمونە چەندین کاندید هەیە ئێستاکە ڕاوەستێ بە 5 دقە و 6 دقە و تا 10 دقە لە پێش دەرگای هاوڵاتی ڕاوەستێ کە دەرگای لێ بکاتەوە ئەم لە ئەولای ماچەکات و وەڵام منە بمە دەنگدەری حەقیقیتەوە باشە ئەمە دوو ڕۆژی کە ئەچێتە ناو پەرلەمان هەمان ئەدا و هەمان پێشوازی لەو هاوڵاتیەکە بەتاکید نەخێر لەبەرەوەی ئەو بوو مەبەستێک ڕۆشتوە طبعا ئەمەی من کە باسیەکەم تعمیم نییە بۆ هەموو کاندیدەکان بە شێوەیەکی نسبیە لێرە ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم بەداخەوە لاوازی دەستەی دەستپاکی ئایا بۆ تا ئێستا لێپێچینەوە و لێپرسینەوەی لە کەسانی نەکردووە کەوا لە پڕێکەوە بوونە حاڵەتێکی کەیە بوونە خاوەن سەرۆت و سامانێکی زۆر ینی هەروەکو عاربێکە ئەڵێ من ئەینە لەکە هذا بۆ ئەوە دیار نییە بۆ ئەو ئیجراعاتانە نییە ئەمە شەکەوێتە سەر لاوازی ئەو دەستەیە بە هیوام ئەم جارە هاوڵاتیان بە پلەی یەک چاوکراوە بن بۆ نەهێشتنی ئەو دیاردەبزیەوە دوایش دەستەی دەستپاکی کە ڕۆڵی خۆی بە بەرچاو ببینێ و بتوانێت ببێتە هۆکارێک بۆ تەواوکردنی تەواوکەری هاوڵاتی. بەڵێ باشە مامۆستا عوبەید ئێمە خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت لەگەڵمان سپاسی بەڕێستان دەکەین لە دوایین پرسیار لەگەڵ جەنابەت ئێمە بەڕاوەچوونی کەسی خۆم کە گرنگترین شت لەم ژیانە کە گوێ لە ئامۆژگاری کەسێک بەتەمەنتر بکرم بۆچی چونکە ئەو کەسە ژیانی زیاتر بینیوە ئەو کەسە لاچێ حاڵەتی زیاتر ڕووی داوە لەگەڵی ئامۆژگاری بەڕێزت چییە بۆ گەنجان بە تایبەتی و هەروەها بۆ ئەو کەسانی کە بەشداریان کردبوو لە نێو پرۆسەی دەنگداندا و ڕۆشتون دەنگیان داوە بە کاندیدەکان ئامۆژگاری جەنابتان چییە؟ یەکەم داواکاری و تکام لە گەنجانی خۆمان هەیە کە چەند ڕۆژێکی ماوە بۆ هەڵبژاردن کە ئەو ڕۆژانەی داهاتوو دێت بە هێمنانە هەڵمەتی هەڵبژاردننی کاندیدەکان بەتاکید هەر کاندیدێک و خەڵکی خۆی هەیە بە هێمنانایە ئەو ڕێوڕسمە بە ڕێوە ببن و کاریگەری نەبێت لەسەر تەواوی کۆمەلگاوە لەسەر ناو لەسەر جادە و شەقامەکان ببنە هۆکور و تەگەرێکدا بخەن بۆ ئاسنگێکدا بنێ بۆ هاوڵاتیان ئەمە یەک دووەم جاش داواکەم لە گەنجان کە پێویستە بە زۆر بە وردبینیەوە سەیری پێشینەی ڕابردووی ئەو کاندیدە بکەین ئایا لەوە پێشتی کردووە کار و ئەدای چۆن بووە کە ئێستا ئەڕاتەوە پەرلەمان بە هەمان ڕوتی پێش و ئەڕاتەوە دڵنیام کوردوتەنی ئەوەی گردی بە شیری تەرکی ناکە بە پیری ئەوەیشی کە خولی یەکەم و دووەم ئێمە سوودمالیە نەبینی بێ باوەڕتەمێ لە خولی سێمەشە ئێمە سوودی لێ نبینین و هەر ئەبێتەوە حاڵەتێکی ڕابردوویکەوە ئەمان ناسی دوورژ نییە لەوانەیە هەر تەلەفۆنەکانیشی بگۆڕێ و جوابی هاوڵاتیش نەداتوە بۆیە بە هیوام ئەم جارە هاوڵاتی کە بتوانێت دەنگ بە دەنگدەری حەقیقی خۆی بدا بەو کەسە بدات تاقیکردنەوەیە بەم جارش کۆمەڵێک گەنجی کە کۆمەڵێک کەسی کە بێنە ناو گۆڕەپانی مەیدانەوە ناو پەرلەمانەوە سەری ئەدایان بکەین با بزانین ئەدای ئەمان چۆنە چونکە ئەوەی کە ڕابردوو کە سوودمان لیان نەبینی پێویست ناکە دووبارە تەجروبە تاقی بکرێنەوە بچنەوە ناو پەرلەماندا. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عوبەید ڕەشید ساڵی نووسەر وە لێکۆڵەر لەگەڵمان بووی بە شێواز ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە سپاس بۆ ئامادەبوونت بۆ هیوای ڕۆژێکی پڕ لە کامەران و شات سەربەریت بەخوا دەسپێرین.